بەڕێوەبەرایەتی بنکەی ئۆپراسیۆنەکانی هاوبەش لە وەزارەتی پێشمەرگە. لە ساڵی 2010 دامەزراوە و هەیکەلی ئیداریەم بەڕێوەبەرایەتیە بریتیە لە بەڕێوەبەری گشتی و جێگرێک و ژمارەیەک ئەفسەری باڵای سەربازی. ئەم بەڕێوەبەرایەتیە لە دوو بەشی سەرەکی پێکهاتووە کە بریتین لە بەشی راپۆرت و هەڵوێست لەگەڵ بەشی ئۆپراسیۆنەکان. ئیش و کاری من کە بەڕێوەبەری بنکەی ئۆپراسیۆنم من ئیدارەی مرکزی بنکەی ئۆپراسیۆنی هاوبەش دەکەم و مشاوەرە لەگەڵ قیادەی فەرماندەکانی بلند دەکەم، یعنی قیادەی عولیا، لەبەر ئەوە کە تەسهیل ئاسانکردنی وەرگرتنی قیادە و سەیطرە بکەین لەسەر جەبهەکان و دائیمەن ئێمە لە پەیوەندی داینە پەیوەندێکی 24 کاتژمێری لەگەڵ هەموو ئەو یەکەکانەی کە سەر بە هەرێمی کوردستانەوەنە و پەیوەندیمان لەگەڵ ئەجهیزەکانی ترش هەیە وەک هێزەکانی عێراقی و هێزەکانی شریک یعنی صدیق یعنی وەک تەحالفی دووەلی. بەڕاستی ئێمە لێرە کاتی شەڕ ئێمە و تا ئێستش ئێمە مەتابعەی شەڕ دەکەین لە جەبهەکان لە غرفەی قیادە و سەیطرە و تەعامل جدی دەکەین لەگەڵ هەر راپۆرتێک لۆمان بێت، هەر برۆسکەک لۆمان بێت و پرسیاری ئەو برۆسکەی بدەینەوە و ئێمە تەدریبژی مەشق و ڕاهێنان و زانستی دەدەینە ئەو کۆپانە کە سیاقاتی ئیشی هەمیشەیی بنکەی ئۆپراسیۆن چییە و ئێمە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە پەیوەندی لە مەیدانی شەڕ بینی فەرماندەکانی سەربازی و بینی ئەوانەی کە قراری صانعی قراری عسکەرینە وەک قیادەی عسکەری ئێلێرە وەک جنابی وەزیر و سەرۆکاتی هەیئەی ئەرکان ئەوانیان بڕیار دەدەن، بەڵام ئێمە معلوماتەکە تەواو دەکەین و پەیوەندی بەوانیان دەکەن ئەوانیان قراری مرکزی ئەوان صانعی قراری مرکزیە. ئەرکی سەرەکی ڕۆژانەیان کۆکردنەوە و وەرگرتنی زانیاریەکانە لە سەرچاوە ئەمنیەکان و میحوەرەکانی پێشمەرگە. دواتر هۆبەی ئۆپراسیۆنەکان ئەم زانیارانە شەن و کەوت دەکات و بە دواداچوون و وردبینیان بۆ دەکات و دایانێرێت بۆ لایەنی پەیوەندیدار و جێبەجێکردن. دیارە ئەو گروپانەی کە پێک هاتووە بەشی گەیاندنشمان لەگەڵایە، بەشی گەیاندنمان ئەو بروسکانەی کە بمان دێت دیارە لە هەواڵگری وەزارەتی پێشمەرگە و بروسکانمان بۆ دێت، ئێمەش ئیجراعاتی پێکەین و بۆ لایەنی پەیوەنددار. هەروەها ئەم بنکەی ئۆپراسیۆنی هاوبەشە پێک هاتووە لە نوێنەری هەموو هێزە ئەمنیەکانی کوردستان، هەروەها هێزە ئەمنیەکانی عێراقش. ژوورێکی ئۆپراسیۆنی ترمان هەیە، دیارە ئەو ژوورەش پێک هاتووە لە مرکز تەنسیق مشتەرەک ئەربیل، ئەوان سەر بە وەزارەتی بەرگەری عێراقن. هۆبەی ئۆپراسیۆنەکان ڕۆژانە و هەفتانە لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان و نوێنەری هێزەکانی سوپای عێراق تەنسیق و هاوکاری بەردەوامیان هەیە. هەروەها کۆبوونەوەی هەفتانە لە نێوان ژووری ئۆپراسیۆنەکان و وەزیری پێشمەرگە و ستافی وەزارەت هەیە.